بەپەلایەک دوو سەرنج لەسەر مردنی کەریم سنجاریدان لەبەرەوەی بە من دۆستێکی گرنگە بەرپرسەکان بزانن کە ئاوا دەمرن دەکەونە بەرنەفرەت و کەس پێی تەئسیر نابێ لە هەمان ئەو حزبە جەوهەرنامق مرد پلەی باڵاشی هەبوو لە پاراستنیش بوو بەڵام بەو دوای کورد گوتنی خوددا هیدایەتیدا بوو دژی بنەماڵەی بارزانی قسەی دەکرد هەڵوێستەکی لە سیوێکی ئاپ هەبوو بزانە چۆن خەڵک ینی خۆش نەدەویست بەڵام دژی نەبوو یان ئەو مێژوەی جودایانی دوو مێژوو هەیە جەوهەرنامق لە دوای سیوێکی ئابوو بەر لە سیوێکی ئاب وەسفیە بەنی وەیس و عادل مراد و زۆر دەنگ و ڕەنجیتکەی پارتی وێچێتی مرد خەڵک تەئسفی یعنی متەئسف بوو یان ئەوە تا دژنەوە بەس بزانە کەریم سنجاری دوو کەس نابینی جگە لە چەند کۆیلەیەک نەبی ئەشهدو بیللایە کە تەنانەت لە میدیای سێبەری پارتیش بڕۆن لە ڕوودا و ئاوا بکەن ئەو نمونەیە من بۆ خۆم یەکلانم بۆ گەورەی دەکەم لە ئەوەی بەرپرسەکان بە چای خۆیان ببینن بەداخۆ پێمان نەکرا بیان دەینە دادگای گەل دەبایە کەریم سنجاری بە مردنی ئاسایی خۆی نەمری دەبوایە لە ناو قەفەسی ئیتیهام بێ بە بەرامبەر ئەو هەموو تاوانەی کردی کاکە ئەوە لە هەفتاکانەوە تاوانی کردی کورە دەڵێن لە شێستەکانەوە دەستی بە تاوان کردیە یەشێک لە تاوان بارانە حەیف بە مردنی ئاسایی خۆی مرد بڕوا بکە من جارێک تەلەفۆنم کرد ژنەکەریگەت نازەم چێ بوو گوتی چی گوتم هاوڕێکی مەکە پێکەوە ئیشی تەرجمەمان لە سوید دەکرد تاان بەس دەمیز ئۆبی گوتی بەداخەوە نووسم ناتوانانی بە خەبەری بینی ئەمن غەریبیم هەستا نەیکرد ئەگەنا بەس پێم دەگوت وا دەمری بەو مێژوە قێزەوەنەوە دەمری بەڕێزان چەند خۆشە ئینسان کە مرد خەڵک تەئسفی لێ بخوا دژی نەبێ ئەو هەموو قسەی پێ نەڵێ و مێژوەشی ڕەشی نەبی تۆ سیرکە چ قسەیە پێدەگوترێت چ ئەوە ئەزمونونەکە لە هەموو سەرکردەکانی کە ئەمە بە دەرلەوەی ئەگەر ئینسانی جوان بمری بە نەمری دەمینێتەوە بەس ئەوانە ئاوا دەکەونە بەر نەفرەتی